ئەمڕۆ دیارە لا پەیمانگای علم مەراسیمی بووناساندنی سێ کتێب لە بواری ئەنفال و جینۆساید کە گۆڤاری تۆپزاوە و ڕێکخراوی کوردستان بێ جینۆساید ئەنجامی دابوو. تێدا ژمارەیەک لە چالاکوانان و ئەو کەسانی کە لە بواری جینۆساید و ئەنفالدا کارەکەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەشداریان تێدا کردبوو و ئەو سێ کتێبە بە ئامادەبووان ناسێنرا بە بەشداری هەر سێ نووسەری کتێبەکە. دیارە من بۆ زانیاری زیاتر ئەمەوێ بچمە لای بەڕێز هێمن حەسیب کە سەرپەرشتیاری گۆڤاری تۆپزاوایە بۆی سەبارەت بە مەراسیمی ئەمڕۆ ناوەڕۆکەکەی زانیاری زیاتریمان بۆ بخاتە ڕوو. کاگێ من سڵاوت لێبێ و دەستان خۆش بێ بۆم چالاکیە ئەگەر بکرێت ئامانج لە ڕێخستنی ئەم مەراسیمەمان بۆ بخەیتەوە. بەڵێ زۆر سپاس. دیارە گۆڤاری تۆپزاوە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کوردستان بێ جینۆساید ئەمڕۆ ئەم مەراسیمەیان ساز کردە کە دەستپێکی زنجیرەیەک چالاکیە کە لە ساڵ ئەمڕۆ دەست پێ کردە و لە مانگی نۆ لە کۆتاڕۆژی پرۆسەی ئەنفالە تەواوە بێ و ئامانج لەم چالاکیەوەی لەم ساڵانی دوایە گرنگیدان بە کتێبەکانی بواری جینۆساید و ئانە لەلایەن دەستگاکانی چاپەمەنیەوە لاواز ببوو. ئەمانەوێ پێ بڵێن کە پێویستە ئەم کتێبانش گرنگی زیاتری پێ بدرێ و هاوکات بۆ خۆی کتێب ئامرازێکە بۆ دۆکۆمنتکردن و ئامرازێکە بۆ ناساندنی ئەم کەیسانە بە میلەتانی جیهان. ئێمە ئەمەم دەستپێکەکەمان بوو کە لە هاوکاتە لەگەڵ دەستپێکی شاڵاوەکانی تاوانی ئەنفال و زنجیرەیە چالاکیمان هەیە و بۆ هیوای توانی بێتمان دڵی ئامادەبووان ڕازیکەین. خۆش بێ کاگێ من زۆر سپاس. بەڵێ ڕەنگین دیارە ئەمە ئێستا نووسەری یەکێک لە کتێبەکان لێرە ئامادەیە کە کتێبێکی هەبوو بە ناوی تاوانی جینۆساید لە عێراقدا کە کێشەکانی بەرپرسیارەتی تاوانکاری خستۆتە ڕۆ لەنێو ئەم کتێبەدا. ئەوەش بەڕێز دکتۆر هونەر ئەمینە ئەمەوێ زانیاری زیاتر لەسەر کتێبەکەەوە ناوەڕۆکەی بخاتە ڕوو و باسی ئەو هەوڵانەمان بۆ بکات کە تا چەند راوە بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفال. کتێبی تاوانی جینۆساید لە عێراقدا کێشەکانی بەرپرسیاری تاوانکاری ئەم کتێبە قسە دەکات لەسەر تێگەشتێکی گشتی لەسەر تاوانی جینۆساید و لەسەر نیشانەکانی تاوانی جینۆساید. پاشان تاوانی جینۆساید لە یاسای تاوانی نێودەوڵەتی نێودەوڵەتیەکاندا و لەلایەکی ترەوە قسە دەکات لەسەر ئەوەی تاوانی جینۆساید لە یاسای تاوانی دەوڵەتە جیاوازەکاندا و لە ناوانشدا تا یاسای تاوانی عێراقی کە چۆن قسە لەسەر ئەم بابەتانە دەکرێت و هاتوین لێرەدا قسە لەسەر کێشەیەکی تر دەکەین نەویش کێشەی پۆڵێنکردنی تەواوی ئەو تاوانانەیە یان با بڵێن ئەو کردارانەیە کە لە ڕابردوودا بەرامبەر بەگەلی کورد لە شاڵاوەکانی ئەنفالدا لە کیمیابارانی هەڵەبجەدا لە جینۆسایدی دژی بارزانیەکان و پاشان لە هەتا آخر تاوان کە لە تاوانی دژی یەزیدیەکان و تاوانی دژی فەیلیەکان هەموو ئەم بابەتانە لە چوارچێوەی توێژینەوەیەکی زانستیدا قسەی لەسەر کراوە بەوەی کە ئەگەر ئەمانە تاوانی نێودەوڵەتی نین پێچەوانەکەی سەلمێنراوە کە تاوانێکی نێودەوڵەتیە و لەگەڵ ئەوەشدا هاتووە قسە لەسەر چی دەکات ئەی ئەگەر کەسی بەرپرسەیە کێشەکانی بەرپرسیارەتی تاوانکاری لەم بابەتەیە چییە و لەگەڵ تەواوی ئەو بڕیارانەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراقدا دەرچووە. ئەمانە هۆکارن بۆەوەی کە بتوانرێت ئەم تاوانانەی کە لە ڕابردوودا ئەنجامدراوە لە چوارچێوەی توێژینەوەی زانستیدا بە دۆکۆمنت بکرێت لە چوارچێوەی نووسیندا بپارێزرێت بۆ ئەوەی لە هەر کات و لە هەر ساتێکا بێت بتوانرێت لە بەرامبەر دادگایەکی یاسایی دادگایەکی دادپەروەری نێودەوڵەتی بەکاربهێن و ئەو ئامانجەی کە کورتەیەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ قەرەبووکردنەوەی نەتەوەی کورد بۆ سزادانی کەسانی سەرپێچی کار و گێڕانەوەی ئەو بارودۆخانەی کە ئەو ناوچانەی کە تاوانەکەی دەدا ئەنجام درراوە بۆ پێش ئەنجامدانی تاوانەکان دیارە ئەوەش لەسەر ئەو حکوومەتە دەبێت کە لەلایەن یاسایەکەوە لەلایەن دادگایەکەوە بەرپرس دەبێت بەرامبەر بە ئەنجامدانی ئەو تاوانە. زۆر سپاس دکتۆر هونەر ئەمین بۆ گەیاندنی زانیاریەکانت هەمیشە سەرکەوتوبی. بەڵێ ڕەنگین دیارە ئەمڕۆ چکە لە ناساندنی کتێبەکەی دکتۆر هونەر ئەمین کە بە ناوی تاوانی جینۆساید لە عێراقدا وە کێشەکانی بەرپرسیارەتی تاوانکاری و هاوکات کتێبی دۆسی ئەنفال لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە نووسینی سالار مەحموود بوو و بە هەمان شێوە کتێبێکی دیکە لە نووسینی زەمان عەبدا بە ناونیشانی دیوە شارەوەکانی دادگای ئەنفال ئەمڕۆ لە مەراسیمەدا ناساندنی بۆ کراو و دواتر بە ئیمزای نووسەرانەوە پێشکەشی ئامادەبووان کرا. دەست خۆشەوار سپاس بۆ زانیاریەکانت.